نالی ناوی خدر كرة أحمد الشاويسي آلي بقى مكايلية لا آوائي خاكو خل لديشت الشارزير هاتس الدنيا. وەگورەی ڕێبازە خوێندنە و سەردەما هەر لە سەرەتاوە ناڵی قورئان پیرۆز و کەمەکەمەیش کتابە فارسی خوێندگە و چ سەڕا فەقێتی و لەوەر خاتر وەرگرتنە زانستیەی لە ئاینی شار و ئاوایل و خوێندنگا وەجی هیشتگە و ڕێو کردەسە شوونەی لەتر وە خاتر گەردین لە شوونە و مەرامە. دیاخریش دیاپلەی ئەو خوێندنیە بڕیە و مۆڵەتە مەلایەتیش وەرگرتگە. ئەو شوونەی لە کناڵیە ڕا ماوەی فرێک لە تیان مەندەسەوە لەوانە سنە و سابڵاغ، زەردیاوای قەرەداغ، هەڵەبجە و سولەیمانی. لە قەرەداغ لە لای شێخ محەممەد ئیبن الخەیات خوێندگە. لە تەکەی قەرەداغیش ڕیاضیات لە لای شێخ عەلی مەلا خوێندگە. لە سولەیمانیش لە مزگفت سەید حەسەن لە لای مەلا عەبدوڵڵا ڕەش بووە. فرەترین وەختە خوێندنی لە خانەقای مەولانا خالد بووە لە سولەیمانی و لەوەیشا وەختەیرێکیش لە هەڵەبجە و لە سولەیمانی لە لای شێخ ئەوڵای خەرپانی خوێنستەگە. لە باوەت تەمەنە ناڵی چەنەها ئەڕایچوونە جیاواز هەست. ڕەحمەتی محەممەد ئەمین زەکی باگیشی ناڵی لە ساڵی لە 1273 1215 تا ساڵە 1273 کە مەقسەد دەلی کوچە ئاخرین کردگە و 1800 تا 1856 زاینی ژیاگە. دکتۆر مەعروف خەزنەداریش هەروە باوەتەوە وشیک هەمان ساڵ هاتەسە دنیا و هەمان ساڵ وەفات کردگە. دکتۆر کەماڵ فوادیش هەمان ڕای و ئەڕایچوون دیریک. مامۆستا عەلاءەدین سەجادی شوشی لە ساڵە 1797 زاینی هاتەسە دنیا و لە ساڵە 1855 کوچە ئاخرین کردگە و ماڵ ئاوای یەکجاری لە دنیا کردگە. گشت ئەی مامۆستایی لە بیجگە لە مامۆستا سەجادی نەوگ مێژوبە لە داڵکبوون و مردنە ناڵی وەک یەک دانانە و وەو گورەیشە ناڵی لێوا دەرکەوی کرد 56 ساڵ ژیاگە. تەنیا وە گورەی ئەڕایچوونەکەی مامۆستا سەجادی نەوگ کە تەمەنی 58 ساڵ بووە، مانایەوەسە فەرق لە ناونی قسەی سەجادی و قسەی ئەو مامۆستایی تر تەنیا 2 ساڵە. ئی جیاوازیشە وەک مەیلی گەڕا قسەی مامۆستا سەجادی لە لایگو دکتۆر خەزنەدار و دکتۆر کەماڵ فواد لە لایکترەوە دەربارەی تەمەن و ساڵ لە داڵکبوونە ناڵی ئی بەراوردکردنە کوردی و مەریوانی و دوای ئەوانیش مامۆستا عەلی موقبیلە ئەوەک لە پێشەکی دیوانەکەی ساڵە 1215 کۆچیش وەل ساڵە 1797 زاینیش بەراورد کریاگە جوورێک لە تەفریقە و جیاوازی لەتی نییە. ئەمجا گەر لێوا بووک ئەوە جور ئەوە کە کوردی و مەریوانی و موقبیل و سەجادی فەرموون ناڵی 58 ساڵ ژیاگە. وەلی لە ڕۆژنامەی لێ ڕۆژهەڵات ناسە ئەرمەنیە وەسفە
ابگارویج اوربیلی سال 1215 کوچی و سال 1800 یا 1801 زاینی ورانور کریاس و گوره ایش جور اوک دکتر معرف خزندار و دکتر کمال فؤاد لبانی قصه کردنا سال لدالک بین نالی کیگا سال 1800 زاینی و تمنیشی بوگا 56 سال شاید باز کردن یا اگر او قسیلا جور سرچویک راسکانی و باوروپی کریاگ سال لدالک بینو کوچ نالی دیاری بکنیان نکن ولی بری چشتس بونه هوکار درخستن و آشکرا کردن سردم نالی و نزیک بینوا لزانستن سال لدایک بینو مردنی نالی پیوندیک تایبت ول سلیمان پاشای بابان و احمد پاشای کری داشتگه ای پیوندیشا وی بلگیله و درکفیک که او غزله لسرتای بابت یک نوساگا جور اوکه که آشکراس و خونریاغا لتیوتگا بلبل تبعم او دوباره سناخوانی دکا کلتی فرمو کلتی فرمایش کرد کلتی اوشی هد دل حبس بلقیس سبا دی یقین خوی لداوان گیری شاه آصفی ثانی دکا شاه آصفی یکم حضرت سلیمان پیغمبر بیو که شادیارگی ناوی آصفی کر برخیه بیو مرام لشای دویم آصفیش سلیمان پاشای بابانه او غزله او یکم بیت ایسا کلتیوشی ای طاقمه مماتزه که خاصی شاهن آشوب دل مملکتو قلب صباهن اوانش گشتیان پیکاتنه لا مدح و باز کردن طاقم سپای آیا بوگ او سپای کی بیویا اگر سپای سلیمان پاشا یا احمد پاشای کرین نیوک و تایبت که باوتگانیش میجوین و باسلیکن ای احمد پاشا سپای که ریکو پویکو تازه باوت پیک هاوردگه و دامزرانگه جور اوک ما مسلم ملا عبدالکریم مدرس باز که گو فرمایش که گوشی نیزانم نالی لو وقت دسالات احمد پاشا لسلیمانی مندسوو ای سپا و چو خوی دیو باسگیان کیک ای راسا یا دور الحقیقت یا اگر مرام سپای سلیمان پاشای باوگیه اوک ل 1234 کوچیه و تا 1254 حکمرانی سلیمانی کردگه ولوی شاو قصیده دریجیک دیریک او کرا سالم هاوری که گیان و گیانی بیاولیا کری کردگه و ستایشی کردگه اویش تیک رای پرسیاری دیگه وضعی که سلیمان یا گربشی من وضع شار سلیمانی جای نمندن دور بابانه بیا غزلگی اوک و بونی سفر حج نور رودرباریه و تسی که وکلا سرجم بیتگانه و درکفیک خاون ری باز نقش بندیو یکی بیا لمریدی لناودار مولانا خالد لیرا لسرطای یکی گان لی بیتی لایشی نمردم من اگر ایجار بی تو نچم شرط بو حتا او خوار بی تو سرطای او شعرگی تریش لو بیتگا لیر سکیوشیک او شق بیتل نارنی میل گریان دیری بی شکا هورت تریشقا
هەر تاوە باوران دیری. جا هەرچەنی لە هیچ لایگەوە غەزەلەکان نەنووسریایک یا کەی نووسریایک وەلی خۆ دیار بوو وەک پەرتوکەیل خۆیان دەرخستیان. کتابەیلیش لە مێژە و جیاجیا ئی وەسەر هاتەکە باس کردن. ئەحمەد پاشای بابان لە ساڵە 1853 لە پاریس باس ناڵیە را خۆدزکۆی شابەندەر رووسیا کردگە کە لێوە حالیکەیەک ناڵی لەو سەردەما لە شام ژیاس. چونکە شێرەلیشی ئەوەیشێ کە دوای تێکچگن فەرمانڕەوایی بابانیەیل ڕاست سالم کل کردگە ڕاستلەیمانی هەر لە شامەوە کلیان کردگە. وەلی وەداخ فرێگەوە وە تەواوەتی باس لەوە کردیم وتیم تاریخ ژیان و تاریخ وەفاتیشی وە تەواوەتی نەزانریاگە ئەگەریش بوێت تەنها فەرق کەمیک هالە ناونی ئەو جیاوازیە لەلایەن ئەو شاعرەیلەوە کە وەرجە خۆی و دوای خۆی باسلەری کردنە وەری وەلحاڵ ناولی شاعر لە تەمەنە 56 ساڵی ماڵ ئاوایی یەکجاری لە دنیا کردگە و ژیان شێر و ئەدەب هێلیگەجێ. هەزاران هەزار سەڵام لە گیان پاک نالی و گشت شاعرەیل و ڕۆشن هورەی.